عف يا خالد. عفي يا سي. لا لا يوتيوب عندي هذا عبد الرود عبد برو 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 رشوا الرود بالغليل عبد عمار عبد عمار عبد الرود والله ما اشتاق مين؟ هو هو عبي الرود عبي الرود عبي Rama! Sudah berjaga bro. سپاس بۆ خی گەورە پێشەشی سپاسی گۆ دەکەم بەڕاستی ئەم یاریەکە ئامادە دەبن بەڕاستی یاری ئەو ڕۆمالەگە یانەی گەرمە یەک یاریە چارنووسازەکان بوو بە حکومەوەی ئەمە لە پێشنگ لە دواوە بووین ئەو یاریە بۆ ئێمە زۆر گرنگ بوو لە پاش ئەو یاری تەقریباً لە سێ یاری تقریبا دوو گەمە مەلعەبی خۆمان دەبی ئاسانکاریش باش دەبی لەوەی کە لە تەرتیبەی بێن پێشەوە سپاس بەخوای گەورە مۆفق بووین یاریشی باشمان کرد پێویستمان بۆ بردنەوەی بوو چکە لەگەڵ دۆشی دۆڕان بە منافسی خۆمان ئەوە فەرێقانی منافسی خۆمان هەموو لە دەری یاریان هەیە هەدەفی مەش بەڕاستی ینی فەرێقەکەمە تێدا هەیە فەرێقی شاگۆفیات عمری بەعام نادیە و لە هەمووی زۆر باشە هەدەفی یەکەممان بەڕاستی دروستکردنی یاریزانە دوای نەتیجە هەمووی مدەریبەک عەز دەکا و هەموو یاریزانێک عەز دەکات باتەوە بەڵام هەدەفی یەکەممان بەڕاستی دروستکردنی یاریزانە خۆشبەختانە چەندین یاریزانمان لە فیات عمری لە ئەڵژادەی عێراق و لە شەبابی عێراق یاری دەکەن سوپاس خوای گەورە ئەوڕۆ مۆفەق بووی سێ خاڵێکەوە دەزینە الحەمدلله و یارێکی زۆر گرنگ بوو لەوەمە توانیوام سەرکەوتون بەدەست بینین آخرین یاریەکان زۆر باش نەبووین تقریبا سێ گەمە دۆڕاندیمان پێویستمان بەو بردنەوەی ئەو یاریە بوو والحەمدلله بردوانەوە و ئینشاڵڵا لە یاریەکانیش داهاتوو ئاسێکی باشتر پێشکەش دەکەین و ئینشاڵڵا یعنی بە قۆناغیش داهاتوو سەر دەکەین